بەڵێ چیە هەڵبەتە دوو ڕۆژ پێش 16 ساڵی دیکی ماباران حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە 30 میلیارد دینار تەرخان کات بۆ پرۆژە تەواو نەکراوەکانی هەڵەبجە و لە زم نیشانە هەندێک پرۆژەی نوێ جێبەجێ بکەن. ئەو 30 میلیارد دینارەکە قرار بوو تەرخان بکرێت بۆ پرۆژەکانی هەڵەبجە بەم جۆرە دابەشکراوەکە 3 میلیاریان بۆ پرۆژەی نوێ و بچووک تەرخان کراوە. 11 میلیاری بۆ پرۆژە کۆنەکانە کە تاکو ئێستا تەواو نەکراون و بە نیوەناسڵ جێراون لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. 8 میلیار و نیویشی بۆ ئەم ڕێگەیە کە ڕێگای پردی تێقوتی پێڵێن بۆ پرۆژەیەکی نوێیەکە تەرخان کراوە هەرچەندە لە ماوەی ساڵی ڕابردوودا جارێکی تر حکوومەتی هەرێم بەڵێنی ئەوەی داوە بڕیاری ئەوەی دا کە پارە بۆم پرۆژەیە تەرخان کرا لە پێش 16 سێشکان بڕەپارەیە تەرخان کرابوو هەتاکو ئێستا ئەو پارەیە نەخراوەتە سەر حسابی گەنجینەی هەڵەبجەوە 7 میلیارد دیناری تریشی کە تاکو ئێستا دەرخستەی پرۆژەکان لە وەزارەتی ئاوەدانکردنەوەیە هەتاکو ئێستا بڕیار لەسەرەوە نەدراوە ئەو بڕەپارەیە بخرێتە سەر حسابی گەنجینەی هەڵەبجە. بەڵام 23 میلیارد دیناری کە لە زمنی ئەو 30 میلیارد دینارە وەزارەتی خراوەتە سەر وەزارەتی دارایی و نووسرا و لە ئەنجومەنی وەزیرانەوە کراوە بۆ وەزارەتی دارایی بۆی بخرێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام تاکو ئێستا نەخراوەتە سەر حسابی هەڵەبجە و ئەو 7 میلیارد دیناری تریش کە تاکو ئێستا لە تەندەری پرۆژەکان و دەرخستەی پرۆژەکان لە وەزارەتی پلاندانانە هەتاکو ئێستا نووسرا و نەکراوە بۆ وەزارەتی دارایی بۆ ئەوەی پارە بۆ ئەو 7 میلیارد دیناری تەرخان بکرێ. و سەبارەت بە پرۆژەکانی هەڵەبجە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا 209 پرۆژەی هەڵەبجە پەک خراون و جێبەجێ نەکراون یاخود بە نیوەناسڵ جێراون و لە زمنیاندا 93 پرۆژیان هەر دەست بە دروستکردنی نەکراوە لە کاتێکدا کە پێویستی بە نزیکەی 205 میلیارد دینار هەیە بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە و لە زمنی ئەو 209 پرۆژەیە کە تاکو ئێستا تەواو نەکراون و کێشەی تەرخان نەکردنی پارەیان هەیە 53 پرۆژیان بە نیوەناسڵ جێراون و باقی پرۆژەکانی تر هەندێک لە کۆمپانیەکانی جێبەجێکار ئەوانی کە لە ڕابردوودا پرۆژەکەیان بۆ دەرچووە تەندەریان بۆ دەرچوو پرۆژەکەیان تەواو کردووە بەڵام حکوومەتی هەرێم ئامادە نییە پارەکەیان بۆ خەرج بکاتەوە واتە کۆمپانیا و سەرمایه‌دارەکان لە سەرشانی خۆیان پرۆژەکەیان تەواو کردووە بەڵام حکوومەت پارەی بۆ تەرخان نەکردون و پارەکەی بۆ خەرج نەکردون. بەڵام ئێستا ئەوەی کە زۆر چاوی لەسرە و هەوڵاتیان و تەنانەت ئیدارەی هەڵەبجە و سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە و شارەوانیەکانی سنووری هەڵەبجە بە ناحیەکانیشەوە ئەوەی زۆر چاوی لەسرە و 30 میلیارد دینارەیە کە تاکو ئێستا وەزارەتی دارایی حسابەکەی نەخستووەتە سەر حسابی هەڵەبجە و گەنجینەی هەڵەبجە ئاگادار نەکراوەتەوە کە ئەو بڕاپارەیە کە پێویستن بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە و دروستکردنی هەندێک لەو پرۆژە نوێیانەی کە حکوومەتی هەرێم و ئیدارەی هەڵەبجە باسی لێوە کردوون دەست کرێ بە جێبەجێکردنی و پارەکە نەگەشتوەتە هەڵەبجە.